چۆنێتی قوربانیکردن ئایا واجبە یاخود واجب نییە بە پێی مەزهەبە فقیەکان دەگۆڕێت. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر کەسێک توانای هەبێت و قوربانی نەکات ئەو با نزیکی نوێژی جەژن نەبێتەوە. حکمەکانی قوربانیکردن: کاتی قوربانیکردن لە پاش نوێژی جەژنی قوربانەوە تا خۆر ئاوابوونی سێهەم ڕۆژی جەژنە واتە ئەیام التەشریق. هەروەکو بەڕائی کوڕی عازب ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر کەسێک ئەگەر پێش نوێژ قوربانیەکەی سەر بڕی ئەوە بۆ خۆی سەردەبڕێت و هەر کەسێکیش دوای نوێژ سەری ببڕێت ئەوە سەربڕینەکەی تەواوە و سنەتی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم پێکاوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی بە هاوڵانی دەکرد کەوا ئەگەر مڕیان سەر بڕی بۆ قوربانی با تەمەنی ساڵێکی تەواو کرد بێت و ئەگەر مانگا و بزن بوو ئەوە با تەمەنی 2 ساڵی تەواو کرد بێت و ئەگەر وشتر بوو ئەوە با تەمەنی 5 ساڵی تەواو کرد بێت. هەروەها مجاشعی کوڕی مەسعود دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت مەڕێک ساڵێکی تەواو کرد بێت وەکو بزنێک وایە کە 2 ساڵی تەواو کرد بێت. مەڕ و بزن دروستە یەک کەس بیکەتە قوربانی بۆ خۆی و خزمانی و مانگا بۆ 7 کەس و وشتریش بۆ 10 کەس لە خۆیان و خزمانیان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاژەڵێکی هەڵەبژار بۆ قوربانیکردن کە ساغ بوایە و لە هەموو کەم و کورتیەک بێبەش بوایە و باشترین قوربانیش ئەوەیە کە قەڵەو بێت و کەم و کوڕی لە چاو و گوێیان نەبێت و نابێت کوێر یان شەل یان نەخۆش بێت یان زۆر لەڕ و لاواز بێت. لبيك لا شريك لك لبيك. چۆنێتی سەربڕینی قوربانی دروستە هەریکێک لە مسلمانان یان خاوەن کتابەکان گاور و جوولەکە پیاو بێت یان ئافرەت حەڵاڵە ئەگەر ناوی خۆی لەسەر بێنێت بە تەنها جا ئەگەر ئاژەڵەکە لە توانادا هەبوو بیگرێت و سەر ببڕێت ئەوە سەربڕینەکەی لەتکردن و بڕینی قورجەتی کەوا خوێنی بە زۆری بڕجێتە دەرەوە بە شتێکی تیژ جگە لە نینۆک و ددان. هەروەکو خۆی گەورە دەفەرمێت وطعام الذين أوتوا الكتاب حل لكم واتە خواردنی ئەوانەی کتابیان بۆ هاتووە لە گاور و جوولەکە حەڵاڵە بۆتان. سنەتە بسم الله والله ئەکبەر بکرێ لە کاتی سەربڕینا و بەدەستی خۆی سەری ببڕێت. هەروەکو ئەنەسی کوڕی مالیکە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قوربانیە کرد بە 2 بەرانی ڕەش و سپی شاخدار و بسم الله والله ئەکبەری دەکرد و بینیم بەدەستی خۆی سەری دەبڕی و پێی دەخستە سەر لە تەنیشتەکانی. سنەتە ڕووی بکرێتە قیبلە لە کاتی سەربڕینە و حرامە ئازاردانی و سەربڕینی دایک سەربڕینی بەچکەکەی ناوسکێتی. سنەتە ئەو ماڵەی قوربانی ئەکەن خۆیان لێی بخۆن و بیبەخشن و بیکەن بە دیاری و خێری لێ بکەن و دروستە لێشی هەڵبگرن. هەروەکو عەبدوڵڵای کوڕی واحد دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە قوربانی خۆتان بخۆن و لێشی هەڵبگرن و لێشی ببەخشن. ئەو کەسەی کە قوربانیەکە دروست نییە کەوا لێی بفرۆشێت. تەنانەت پێستەکەشی و قەساب کرێی سەربڕینەکەی لە قوربانیەکە پێ نادرێت. هەروەک ئەبوو هورەیرە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی هەر کەسێک پێستی قوربانیەکەی بفرۆشێت ئەوە قوربانیەکەی دروست نییە. واجبە لەسەر ئەو کەسەی قوربانی سەرەبڕێت کەوا هەر لە کاتی چوونە ناو مانگی ذیلحیجەوە تا قوربانی سەردەبڕێت لە تووک و نینۆکی نەگرێت. هەروەکو موسەلەمە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەگەر مانگی ذیلحیجەتان بینی و کەسێک لە ئێوە ویستی قوربانی بکە با تووکی و نینۆکی بگرێتەوە واتە لێی نەگرێت لەو مانگەیە تا قوربانیەکەی سەردەبڕێت.